إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن پیروز ای فرميه. باشترين رێبازی محمد مختار صلى الله عليه وسلم وخراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، یان وەکو لە ئەسڵا لە ڕێبازەکەی پێغەمبەر بوو، بەڵام لای داوە لە ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم. هەر لادانێک هەر پێچەوانەیەک بۆ ئەو ڕێبازە نەکبەتیە و بەدبەختیە و سەر لێ شێوانە و ئەبێتە مای ئەوەی کە هەڵگرانی ئەو بەرنامە و ڕێبازانە بەرەو ئاگری جەهەنم ببات. ئیمامی بوخاری لە حەدیثی ژمارە 6979 و هەروەها ئیمامی مسلمیش لە ژمارە 1832 لە ئەبوو حومەیدی ساعدیەوە ئیگەڕنەوە بۆمان ڕەزای خوای لێبێ، ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم پیاوێکی کرد بە فەرمانبەر لەسەر کۆکردنەوەی زەکات. کابرا کاتێک کە زەکات و ماڵەکەی هێنایە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم، وتی ئەمە ئەوەیە کە کۆ بکردوێتەوە، هی ئێوەیە، یعنی ئەوە دراوە بەخوا و بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ئەمەش هەدیەیە بۆ خۆم. هەندێک پارە و ماڵی خستە لاوە، وتی ئەمەش دراوەتە خۆم بە هەدیە، بە دیاری. پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر تووڕە بوو، فەرمووی ئەی باشە بۆ لە ماڵەکەی باوکوت و دایکتا دانەنشتی تا خەڵک هەدیەت بۆ بێرن ئەگەر ڕاستەکەی. پاشان پێغەمبەر صلى الله عليه وسلم چووە سەر مینبەر، فەرمووی أما بعد فإني أستعمل الرجل منكم على العمل مما ولاني الله، فيأتي فيقول هذا مالكم وهذا هدية أهديت إلي أو أهديت لي، أفلا جلس في بيت أبيه وأمه حتى تأتيه هديته؟ والله لا يأخذ أحد منكم شيئا بغير حقه إلا لقي الله يحمله يوم القيامة، فلأعرفن أحدا منكم لقي الله يحمل بعيرا له رغاء أو بقرة له خوار أو شاة تيعر، ثم رفع يده حتى رؤي بياض إبطه يقول اللهم هل بلغت؟ خۆشەویستە کارم، پێغەمبەر صلى الله عليه وسلم لە تەسەڕوفی ئەو سەحابەیە زۆر بێتاقەت بوو، زۆر تووڕە بوو، چووە سەر مینبەر، فەرمووی مسلمانان ئەوە چییە؟ من کەسێک لە ئێوە ئەکەم بە فەرمانبەر بە کرێکار لەسەر ئەو کارەی کە خوا بە منی سپاردووە، جا ئەویش ئەڕوا کۆی ئەکاتەوە و پاشان دێتەوە بە لای من ئەڵێ ئەمە هی ئێوەیە و ئەمەش بەخۆم دراوە بە دیاری. ئەرێ باشە بۆ لە ماڵی باوک و دایکی خۆیان دانەنشت تا خەڵک ئەو دیاریەی بۆ بێنێ و بە دیاری پێی دراوە. واللهی سوێن بەخوا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم، هەر کەسێک کە
کە من بیکەم بە فەرمانبەر بۆ کارێک شتێک ببا لەوەی کە پێی دراوە کە پێی سپێرراوە بەغەیری حەقی خۆی ئللا ڕۆژی قیامەت دێتە بەرامبەری خوای پەروەردگار هەڵی گردووە لەسەر شانی خۆی بۆ ئەوەی دیار بێ لەناو هەموو خەڵکا کە ئەمە دزە. خەڵکانێک ئەبینم لە ڕۆژی قیامەتە لە ئێوە لە ڕۆژی قیامەتە دێتە حوزوری خوای تەعالا حوشترێک هاوەبان شانیەوە حوشترەکە دەنگی لێوە دێ ڕوغا دەنگی حوشترە یان مانگایەک هاوەبان شانیەوە دەنگی لێوە دێ خوار کە دەنگی مانگایە یان وەکو مەڕێک هاوەبان شانیەوە ئەباڕێنێ. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان فەرمووی خوایە ئەوە من گەیاندم تۆ شایەت بە. سەحابەکان ئەفەرمن ئەوەندە دەستی بەرز کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی زیاد بەرزی کردەوە تا سپێتی بنباڵیمان بینی. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە حەدیثێکی صحیحە و ڕون و ئاشکراشە معناکەی ئەوە ئەگەیەنێ کە دیاری وەرگرتن لەلایەن ئەو کەسانەوە کە کاری دەوڵەت ڕائەپەڕێنن یان هەر کارێک کە تۆ بە تۆ سپێرراوە چونکە موظف واتە فەرمانبەر مەرج نییە تەنها فەرمانبەری دەوڵەت بێ، جاری وا هەیە فەرمانبەری کۆمپانیایەکە، جاری وا هەیە فەرمانبەری ڕێکخراوێکە، یعنی لە هەر شوێنێک تۆ کرای بە بەرپرس و معاشێکی دیاریکراوە و موچەیەکی دیاریکراوت هەبوو ئیتر تۆ فەرمانبەری نابێ بە هیچ شێوازێک دیاری وەربگری لەسەر ئەو کارت مادام تۆ موچەیەکی دیاریکراوی حکوومەتت هەیە یا ئەو ڕێکخراوەی کە تۆ فەرمانبەری لای یان ئەو کۆمپانیایە هەر دیاریەک وەربگری ئەبێ بە غلول وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە فەرمێ هەدایە العمال غلول، دیاری بە فەرمانبەر و بە کرێکار کە لەلایەن کەسانێکەوە دیاری کراوە و یان لەلایەن حکوومەت و یان لەلایەن هەر شتێک وەکو ڕوونمان کردەوە مادام موچەیەکی دیاریکراوی هەیە هەر دیاریەک کە پێی ئەدرێ غلولە واتە دزیە نابێ وەری بگرێ بە هیچ شێوازێک، چونکە ئەو دیاریە کە خەڵک پێدا لەوانەیە یان زۆربەی جار بە مەبەستەوە خەڵک پێدا تاوەکو چاوپۆشی لەو خەڵکە بکە، تاوەکو لە کاتی پێویستە حەقەکانی خۆی وەکو پێویست وەرنەگرێ یان وەکو بۆ هەر هۆکارێکی تر کە خەڵک ئەیانەوێت چاوەشۆڕیکەن نەتوانێ حەقی خۆی وەکو پێویست وەربگرێ. ئەو دیاریانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت دزیە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەبوو داود بۆمانە گێڕێتەوە لە سونەنەکەی ئەفەرمێ يا أيها الناس من عمل منكم لنا على عمل فكتمنا منه مخيطا فما فوقه فهو غل يأتي به يوم القيامة. فرمي مسلمانان خلقنا ئێمە هەر کەسێکمان لە ئێوە کرد بە مۆزەف و کرێکار لەسەر کارێک لەسەر ئیشێک هاتەوە و هەندێک شتی شاردەوە لەوەی واجبە لەسەری جێبەجێ بکە شاردیەوەی حتا ئەگەر ئەو شتە دەرزیەکیش بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەتا ئەو شتە ئەگەر سوزنێک بێ ئەگەر دەرزیەک بێ بیشارێتەوە ئەوە بە دزی بۆی حەساوە بە غلول بۆی حەساوە لە ڕۆژی قیامەتە، لە ڕۆژی قیامەتە بەسەر شۆڕیەوە ئەیهێنێتە حوزوری خوای پەروەردگار. کابرایەک لە ئەنساریەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردبوو یە کرێکار لەسەر ئیشی مسلمانان هەڵسا فەرمووی ئەی پێغەمبەری خوا لەمڕۆ بەدواوە من ئەوەی داتەتە سەرما ئەوە دامەوە تەواو نامەوێ، یعنی ئەو وەزیفەیە کە بە منت داوە لە ئەمڕۆ بەدوا نامەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆچی؟ فەرمووی وەڵڵاهی تۆ وات فەرموو ئەیدە بەخوا ئەمە بە من ناکرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئێسەش دووبارەیەکەمەوە ئەنا ئەقول ذلك من استعملناه على عمل فليأتي بقليله وكثيره
فما أوتي منه أخذه وما نهي عنه انتهى. فرمووی ئەبێ ئەو کەسەی ئێمە ئەیکەین بەسەر پەرشتیاری کارێک ئەبێ بە کاملی بیتێرێ زۆرەکەی و کەمەکەی هەرچی پێدرا لەلایەنی حکوومەتەوە یا لەلایەنی ئەو ڕێکخراوە و کۆمپانیاوە کە وەکو معاش و موچەیەکی خۆی بۆی دیاری کراوە هەرچی پێی درا ئەوە ئەبێ وەری بگرێ بۆی هەیە و حەڵاڵە جگەل لەوە حرامە و بە هیچ شێوازێک نابێ دزیکی ببێتەوە. خۆشەویستەکانم ئەمە دەردێکە ئەمڕۆ لەناو وڵاتی ئێمەیە زۆر پەرەیسەندووە. زۆر کەس لەژێر ناوی دیاری و هەدیە و ئەوانە دزیەکە دزی گەورە هەر لە دزیەکی ئەوەندە گەورە کە پشتی ئەم ملەتەی شکاندووە هەتا ئەگاتە دزیەکی بچووک کە مۆزەفێک و فەرمانبەرێک ئەیکا و بچووکی ئەزانێ لەوانەیە بەکەمی بزانێ بەڵام لەلای خوای تەعالا بچووک هەر بە دزی حەساوە گەورەش هەر بە دزی حەساوە. ئەوانەی کە کەمیان لە ژێر دەسایە طبعا بچووک دزی بچووکەکەن ئەوانەشی کە زۆریان لە ژێر دەسایە دزی گەورە ئەکەن. ئەمەی کە دزی بچووکەکە مادام توانی دزی بچووک بکە بەیانی ئەمە ئەگەر بەرپرسێکی گەورە بێ عینەن وەکو ئەوەکانی تر کە دزی گەوراکەن دزی گەورەکە. بۆیە لە کەم بچووکە و لە زۆریش گەورەیە. ئەبێ ئینسان ئاگادار بێ حرام هەر حرامە خۆشەویستەکانم. ئەو کەسانەشی کە ئەو دیاریانە ئەدەن زۆر گوناحبارن. ئەبێ بزانی ئەو دیاریانەی کە ئەیدەی لەژێر هەر ناوێکا بێ لەژێر هەر ناوێکا بێ ئیتر تۆ جاری وا هەیە ناوێکی بۆ دیاریەکەی خەندێ خەڵکەیە ناوێ نا مەسەلەن دیاری مقدارێ پارەیە ئەیدا بەو کەسە مەسەلەن بۆ نمونە مقدارە پارەکە وتمان بۆ مۆزەفێکی بچووک بەڵام بۆ بەرپرسێکی گەورە ئەی کاتە شەریک لە ئەو کۆمپانیایی کە خەریکە ئیکا 20% بۆ فلانە مەسئول بە ناوی ئەمەوەیە بەڵام فلانە مەسئول تایە بەشدارە یان هەدیەیەکی پێدا جلوبەرگ جاری وا هەیە یعنی هەدیەکان فەرقی نییە پارە بێ جلوبەرگ بێ خواردن بێ ناوماڵێک بێ بڕێ تاقم قەنەفەی بۆ سێنێ بڕێشتی بۆ کڕێ یان داوەتکردنی بێ بۆ ماڵەوە زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ ئەم ڕیا و ڕیابازیەی کە هەیە ئەمڕۆ زۆربەی جار مەسئولەکان داوەتەکەن کابرا هەر ئەبێ بە بەرپرسی شتێ ئەبێ بەسەن بە مدیری ناحەیە بێ بە قایم قامی ئەکسۆرت داوەتکاری دەسی پێکە پیرۆزبایی دەسی پێکە یعنی مەسئول پیرۆزبایی بۆ چییە براینە نازانم یعنی من سەیرم دێ ئەو خەڵکە شەرم لە خۆی ناکە ئەچێ بۆ لای مەسئولێ پیرۆزبایی لێکە لەبەرەوەی بۆتە مەسئول ئەگەر ئەو مەسئولە پیاوێکی باش بێ ئەبێ دوعای خێری بۆ بکەیت و خوا سابەتی بکا و دامەزراوی بکات لەسەر ئەو ئەرکە خەسووت کەوتۆتە سەر ئەستۆی چونکە ئەمە ئەرکە ئەگەر پیاوێکی خراپیش بێ ئەوە ئەو ئەرکە و بەرپرسیارەتێ بەرەو جەهەنەمەیوە ئەی پیرۆزبایی لە چیەکەی لەوەی کە کابرا بارێکی قورس کەوتۆتە سەرشانی کە هەڵگرتنی زۆر قورسە کەم کەس نەجاتیە بێ بە پاکی بیواتە سەر یان وەکو پیرۆزبایی لەکەی کە بەرەو جەهەنەمە ڕوا دزەکەیە پیرۆزبایی لە دزەکەکەی نازانم یعنی عالەمە چۆنە ئەم عالەمە ئێمە ملەتێکین خۆمان پیاوی خراپ دروستەکەین خۆمان دیکتاتۆر دروستەکەین خۆمان نازانم چۆنی نازانم یان دعوت و دعوتکاری یعنی هەتا کەی ئێمە ڕیاباز بین هەتا کەی ئێمە ماساوچی بین ئەم مەسئولەکە دعوەتەکرێ و مەسئولەکە دعوەتەکرێ ئەوە هەمووی برا خۆشەویستەکانم ئەوەی کایکە ڕەشوەدەرە ئەوەشی کە بەشدارە و دێ بۆ ئەو هینە بەرپرسیەکە دێ بۆ ئەوێ ڕەشوەخۆرە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسەی ڕەشوە ئەدا و لەو کەسەشی کە ڕەشوە ئەخوا و لەو کەسەشی کە دێ لە بەینە ماساوچەکەی بین ئەوەی کە ئیشەکە ڕێکەخا ڕەشوەکە لە ئەمە سینی و ئەیدا بە ئەو هەر سێکیان لعنەتیان لێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان وەکو هەر پێویستیەکی ئەو کەسە ئەو مەسئولە جێبەجێ بکەی بۆ ئەوەی بەیانی سەرشۆڕی کەی ئیشێکت پێ بێ بە ئاسانی بۆتی بکە بتخاتە بەردەمی خەڵ یان هەر شتێک لەو جۆرانەی کە ئیمڕۆ لەناو خەڵکا باوە هەمووی بە ڕەشوە حەساوە
جاری وهەیە پیتاقەیەکە کابرا مارکێتێکی پیتاقەیەکی بە ئەو داوا بە کەیفی خۆی بێ هەرچی ئەبا مەسئولە لەم مارکێتە لەم مۆڵە هەرچی ئەبا بۆی هەیە بیبا بە بەلاش ئەیتر ئەوانەش هەمووی ڕەشوەیە وەرگرتنی لەلایەن بەرپرسەکانەوە نەکبەتی و بەدبەختیە و ئەو کەسیشی کە ئەیدا بە ڕەشوە بۆی حەساوە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئاەتی 188 ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل ماڵی یەکتری مەخۆن لە بینی خۆتانە بە باطڵ و بە گوناح و بە تاوان وتدلوا بها إلى الحكام یا ئەیدەن بە بەرپرس و کاربەدەستەکان وەکو ماساوکردنێک وەکو سەرشۆڕکردنیان بۆ ئەوەی ئیشە حرام و نایاسایەکانت بۆ جێبەجێ بکە وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالباطل. يعني الله بالضبط بو امرئ يما ام آيات دابزية بالضبط بو امر جاي يما ككابرا برپرسكي سرشور كردية بالرشوة يتر او برپرسا دي هاوكاري امل خواردني مالي فقير وهجار ام بكيفي خوي يتر دزي اكاد غش اكاد فيل اكاد بسرح فقير وهجارانو بو نمونه بنزين خانيكي هي بكيفي خوي بنزيني خراپە دا بە خەڵق بكيفي خوي یاری بە بنزینەکە بەس لەبەرەوەی خزمی فەڵانە کەسە و بەڕەشوە کوێری کردێ ئیتر کەس محاسبەی ناکە. ئەمەش نەکبەتیە بەڕاستی برا خۆشەویستەکان وخوای تعالی لە قورئانی پیرۆزە جەختی لەسەر ئەکاتەوە ئەو کەسانەی کە پارەی حرام پیا ئەکەن بە ڕێگای نامەشروع بە ڕێگای ڕەشوە و ڕەشوە خواردن نابێ گلەی بکەن کاتێک کە دوعاکەن نوێژەکەن حەجەکەن هیچی قبوڵ نییە نابێت دائیمەن کە تووشی موسیبەت و نەکبەتی و ئەوانە دێن گلەیەکەن لەخوا ئەی خوایە ئێمە ئەوەمانە کرد ئەوەمانە کرد حەجم کرد عومرەم کرد چیم کرد دوعام هەر قبوڵ نەبوو هەر موسیبەت ڕووی کردە من. طبعا بیستانە ئەوانە زۆربەی جار دەمبەگلەین لە خوای پەروەردگار ڕازینین لە بەشی خوای پەروەردگار دەی ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ئاشکرا و بەڕوون ئەوەمان بۆ ڕوو نەکاتەوە ئەفەرمێ خەڵکینە خوای تعالی پاکە و پاکی خۆشەوێ یعنی خوای تعالی پاکە و حەجی پاک قبوڵەکە لە پارەی پاک لە ماڵی پاک عومرە لە پارە و ماڵی حەڵاڵ و پاک قبوڵەکە خێر و زەکات و سەدەقە و نوێژ و ئەوانە هەمووی لە ڕێگای حەڵاڵ خوای تعالی قبوڵێکە. خوای تعالی ئەمری کردووە بە ئیمانداران هەر وەک چۆن ئەمری کردووە بە پێغەمبەرەکان. خوای تعالی بە پێغەمبەرانی فەرمووی یا ئەیها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا پارەی حەڵاڵ بخۆن ماڵی حەڵاڵ بخۆن ئەی پێغەمبەرەکان چۆن بە پێغەمبەرەکانی فەرمووە پارەی حەڵاڵ و ماڵی حەڵاڵ بخۆن هەروەها بە تۆشی فەرمووە فەرمووەتی یا ئەیها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم لە حەڵاڵەکە لە پاکەکە لەوەی کە گومانی تیانە لەوەی کە ڕەشوە و ڕەشوەکاری نییە و بەرتیل نییە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی زەلامێک باسی کابرایەکمان بۆکە زەلامێکمان بۆکە داینگا ئەو زەلامە من و تۆ بین ئەڵێ ها لە سەفەرێکی دوورە یعنی سەفەرێکی دوورەکە سەفەر یەکێکە لە هۆکارەکانی وەرگرتنی دوعا یعنی ئێستا کەسێ بڕوا بۆ سەفەر داوای دوعای خێری لێ بکە چونکە سەفەر سەبەبێکە بۆ ئەوەی کە کابرا دوعای قبوڵ بێ. ئەشعەثە ئەخبەر کابرا ئەوەندە مەسەنە سەفەرەکەی دوورە و مەجالی نەبووە یعنی چڵکنە سەر و ملی تێک چووە کەلوپەلەکەی بەری پاک نییە ئەوانەش هەمووی سەبەبن بۆ ئەوەی خوای تعالی بەزەیی بەو کەسەیە بێتۆ کاتێ دوعاکە یەمد یەدەیه دەست بەرزەکاتەوە یەکێ لە هۆکارەکانی دوعا قبوڵکردن کاتێ دوعاەکەی ئەبێ دەست بەرزکەیتەوە یان هۆکارێک لە هۆکارەکانی دەست بەرزۆکردنە بۆ ئەوەی خوا قبوڵی کای سەکاتێ تۆ دوعاکەی دەست بەرزەکەیتەوە بۆ لای خوا. ئەم کابرایش ها لە سەفەرە سەر و ملی پاک نییە و کەلپەلەکەی بەری پاک نییە یعنی سەفەرەکەی دوورە دەست بەرزەکاتەوە بۆ لای خوای تعالی و ئەپاڕێتەوە لە خوای تعالی ئەڵێ یا ڕەب یا ڕەب طبعا یا ڕەب یا ڕەب هۆکارێکی ترە لەوەی کە خوا دوعاکەت قبوڵکە بەڵام ئەم کابرایە دوعاکەی قبوڵ نابێ زانن بۆچی لەبەرەوەی خواردنەکەی کە ئەیخوا حرامە ومطعمه پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم حرام ومشربه حرام وملبسه حرام
جلوبەرگەکەی بەریشی حرامە وغذي بالحرام ئەو گۆشتەی گیانی کە گۆشتی گردەیە بە حرام گۆشتی گرتە فأنا يستجاب له ئەیتر خوا چۆن دوعاکەی قبوڵەکە ئەو کەسانەی کە ئەڵێن دوعامان قبول نابێ یەکەم شتی ئەبێ بێنە خۆیانە بزانم ئایا خواردنیان حرامە یا حەڵاڵە بزانم ئەمە بەرتیل دەرە یا بەرتیل خۆرە ئەو جلوبەرگەی ها لە بەرتا جلوبەرگێکی حەڵاڵە یا حرامە براینە ئێمە زۆر جار گلەیەکانمان لە خوای تەعالا یعنی بەڕاستی گەورەترین تاوانە بەسەرمانەوە چونکە ئێمە حەقی خوا نادەین وەکو پێویست دوایەوە گلەیش لە خوای تەعالا ئەکەین نەعوذ بالله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەک کە کەعبی ناوبوو فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کەعب کەسێک ناچێتە بەهەشتەوە کە گۆشتی گیانی بە حرام پێگەیشت بێ ئەو گۆشتەی کە بە حرام پێگەیشت بێ ئاگری جەهەنم ئەولاترە بیسووتێنێ ناچێتە بەهەشتەوە دەی خۆشەویستەکانم بیرکەنەوە بزانم ئێمە چەندێک لەو تاوانانە بەشدارین لە تاوانی ڕەشوە و ڕەشوە خواردن لە تاوانی ماساوچی بۆ ئەم بەرپرسەکە بۆ ئەو مەسئولەکە بۆ ئەوەکە یا هەندێک لە مەسئولەکانیش سیرکەن بزانم براینە هیچ سڵ ناکەنەوە لە حرام خواردن ئەی ئەوە بۆیە ئاوا نەکبەتیمان توش بووە بەڵام لە زمانی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا پەروەردەیانی کردبوو تەماشاکە ئەبوو بەکری سدیق ڕۆژێکیان بلال خورمای بۆ دێنێتەوە ئەمیش دەسەکا بە خواردنی پاشان بلال ئەزان ئەڵێ ئەبوو بەکر ئەزانی ئەم خورمایە هیچیە وتی هیچیە وتی ئەمە کابرایەک هەبوو لە جاهلیەتە تاڵۆگریمان بۆیە کرد ئەویش لە مقابلە شتێکی پێمان ئەدا یعنی لەبەر لە ئیسلامە کابرایەک دێ تاڵۆمان بۆیە گرتەوە وەکو ئەمڕۆ باوە لە ناو خەڵکا کابرا ئەڕاتە لای ساحرێک لای جادوبازێک لای ئینە تاڵۆی بۆ بگرێتەوە بزانم بەختی چۆنە و شەنگسی چۆنە و ئەمانە ئێمەش لە جاهلیەتە ئەمان کرد ئەم کابرای ئەمڕۆ بینیم لە حەقی ئەوەی کە کاتی جاهلیت من ئەوەم بۆی کردووە ئەم خواردنەی پێدام ئەبوو بەکر فەرمووی یعنی ئەمە لە باتی ئەو حرامەیە کە کردوت هەنە کاتی خۆی وتی بەڵێ ئەمە هەدیەی ئەوەیە ئەبوو بەکر کە هەندێک لە خواردنەکەی خواردبوو هەندێک لەو خورمای خواردبوو پەنجەی کردە قوڕیا حتا هەرچی لەسکیا بوو نەی ڕشانەوە وازی نەهێنا پیاوچاکان ئاوا بوون لە خۆیانیان پاراستووە لە حرام ئێمەش ئەبێ ئێمەی مسلمان ئەبێ وریابین ئاگامان لێبێ من ناڵێم ئەگەر کەسێک چاکەیەکی بۆ کردی سوپاسی مەکە کابرایەک مۆزەفە لە دایرەی کارەبا یا لە دایرەی ئاو یان هەر وەزیفەیەکی تری هەیە چاکەیەکت بەرامبەرەکە بەڵام موچە خۆرە موچە لە حکومەت وەرەگرێ سوپاسی بکە دەستخۆشی لێ بکە مەمنونی ببە بەڵام 10,000 مەکە گیرفانیەوە چونکە ئەو مۆزەفە و مەعاش وەرەگرێ مەڵێ ئەمە بەخشیشە ئێمە لە حەج بووین لە ساڵی 2007 ئەو کەسەی کە قافڵەکە سەر یعنی وەکو بڵێ متعاهدی قافڵەکە بوو حاجیەک بوو لەم حاجیانەی کە ئێستا لە کەلارە هەن سوار پاس بووین لە مەکەوە بەرەو مەدینە ڕۆیشتە بەردەمە و ڕووی کردە خەڵکەکەوتی خەڵکی نایەکی 2 ریال 3 ریال هەر کەسێ بەپێی توانە پارەک و کانە بۆم سایقە گوناحە لە میسر و هاتیە لەیرە سایقیە کاوەمانە لەبان سەر سایقەکەش بە قوتعەیەکی گەورە نووسرا بوو مەمنوع البەقشیش ترنش بە کابرا وتم حاجی بان سەری خۆت بخوێنەوە وتی مەساوە گوێی لێ مەدە گوناحە هەم کابرایە موچەکەی 2 گڵایە 3 گڵایە و ئەمانە گوناحە وتم حاجی ئێمەی کورد زۆر عەجیبین لە ناو ماڵی خوایە ئێسێ منە ماڵی خواین ئێمە لەیریشە دەستمان کرد بە ڕەشوە و ڕەشوەدان دوایی وانمان پێ دێ زمانێ دێ ئەم سایقانە خۆیان داوای بەخشیشەکەکەن دوای چەند ساڵێکی تر من ڕۆشتمەوە بۆ عومرە تەماشام کرد سایقەکە ئەیود وەڵاهی ناڕۆم هەتایەکی 2 ریاڵم نەدەنێ ئەیزانی ئەمە کوردیش گشتی فێری ڕەشوەدان بووە ئەی سوبحان الله یعنی بە زۆر ئێمە خەڵک فێری ڕەشوە خواردنەکەین بە زۆر مع العلم کابرا مۆزەفە ئەتوانی ئەو ئیشە نەکا سایقە
مانگانەکەی دووگڵایە ئەگەر کەمە مەیکە و کە زۆری لە تۆ نەکرد بڕۆ ئیشێتر بکە کە زۆر بێ و بەشت بکە بەڵام تۆ بێی بەسەر ئەوە ڕەشۆ بخۆیت و ڕەشۆ لە خەڵکۆر بگری با 1 دیناریش بێ دروست نییە و شەرعەن خوای تەعالا پێی خۆش نییە چونکە ئەو دینارە ئەمڕۆ تۆ دینارێ وەرەگری بەڵام کەسێ لە تۆ دەست باڵاتر بێ زیاتریش وەرەگرێ هەر بەو ناوەوە کابرا ئەندام پەرلەمانە ئیش بۆ کۆمەڵی خەڵکەکە بڕێ پارەیان لێ وەرەگریاڵە کاکە لەبەروی بەشم ناکا و من بەم لای ئەڕۆم و 8 ملیۆنەکە بەشم ناکە لیان وەرەگرێ مەسئولێکە موچەکەی هەر زۆرە لەبەرەوەی لە حیزبێکایە پارەیەکی زۆر دەدەن پێی بەڵام لەگەڵ ئەوەیشا بەشدار ئەبێ لە هەموو شتەکانە پشتی هەیە لەبەرەوەی بەشی ناکە فەقیرە بنزین زۆر سەرفەکاوتێت و ئەڕاو بۆ ئەم ملەتە ئیشەکەن بەشیان ناکە فەقیرانە ئەوەیەک نەکبەتێکە ئێمە خۆشەویستەکان داواکارم خوای تەعالا بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان دە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە شیفای نەخۆشەکانمان دە ڕەحم بە مردوەکانمان کە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوای لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری ئامین